جبو خلکا وجاره پیک وجیان هم هاتن ویدره که نحیا دیانه سر به قضا سرانه دا کن بحثا چیروکا پیک وجیان لی ویدره بکن که دنوارا اولن کریستیانی و مسلمان نتنه جیانه کاسایی هیا لی ده همان کار دکن امیش وی کنیسه در کفن دا کل دروه بحثا چیروکا پیک وجیان جارا یک جنمونه ام پیگویجیان اولی لکردستان لنحیا دیانه کو دیکه و باکور رجحالات ناوندا قضا سوران آسر به پارزگاه حولیره او جی بدوریا 2 کیلومتران خلک دیانه و ناوندا سوران به هفرا کار دیکنو پیوندین وان بهیزن مینا چالکوان سیویل دکار روزنامه‌وانه دا کریستیان و مسلمان به هفرا کار دیکن مینا هر دو روزنامه‌وان ایوان جانه و آکو حمد رابی کو اندام نویسنگه ها سندیکا روزنامه‌وان کردستان نه لسوران و حوالن هفدو نجی از خوزیم یکم جار هم بون بحث بکن حوالتی و چاوا درست بون چاوا هفدو ناس کرن بله والله لسالی 2011 کاتێک کۆنگرەی دووەمی نووسینگەی سۆرانی سندیکا ڕۆژنامەنووسان ئەنجام درا من و هاوڕێ مامۆستا ئیڤان لە کۆنگرەکە دەرچوین ئیدی لەوێەوە تاوەکو ئێستا وێڕای ئەوەی کە هاوپیشەین بەڵام لە پاڵ ئەوەی کە هاوپیشەین ئەو مەسەلە بەریە کۆر بوو یان پشتی کار پێشی کار یەکترمان دەناسی بەڵێ یەکترمان دەناسی بەڵام لە دوای ئەوەی کە لەگەڵ یەک دەستمان بەکارکردن کرد بڵێن برادایەتیمان هەواڵێتیمان زیاتر لە یەکتری نزیک بووین و تاوەکو ئێستاش بەیەکەوەین هەستم نەکردیە مەسەلەن من بڵێن من مسلمانم ئەو مەسیحی بێ یعنی ئەو فەرق و جیاوازیە لە مابەینی من و مامۆستا ئیڤان نەبووە و جگە لەوەش مامۆستا ئیڤان مەسەلەن کەسێکی زۆر ڕازگۆوە کەسێکی زۆر دڵسۆزە کەسێک کە یعنی ئینسان کە لەگەڵ مامۆستا ئیڤان کارەکە بۆ نمونە من نزیکەی 10 ساڵە بەیەکەوە لە نووسینگەی سۆران کار دەکەین تاوەکو ئێستا بچووکترین کێشەمان لە نێواندانە بووە هەڵبەتە خۆی پێکۆژیان لە قەزای سۆران ڕێزکەکە یاخود ئەساسەکەی دەگەڕێتەوە بۆ دیانە ڕەبەن ئێستا لەو هەموو کەسێک پرسی دەزانی دیانە کە شارێکی دیاری مەنتیقەیە شارێکی مێژوویە شارێکە دیارە بە پێکەوەژیان بە کەلتوری تایبەتی خۆی طبعاً ئەوەی من و مامۆستا ئاکۆش لێک زیاتر نزیک ئەکاتەوە ئەوەیە کە ئێمە هەردووکمان لەدایک بوو خەڵکی دیانەینە طبعاً ئەوەش فەرقە یعنی ئەوەی خەڵکی دیانە بیتن خەڵکی ڕەسەنی دیانە بیتن ئەوە ناسنامێکی تایبەتی خۆیە لەو مەنتیقەیە ئێجا بۆیە ئێمە وەک مامۆستا ئاکۆ فەرمووی طبعاً بێژگەر کوڕی داینە بێژگەر کە ڕۆژنامەنووسین لە هەمان کاتدا مامۆستاینە لە نفسی پیشەکارەکەین لە نفسی پیشەکارەکەین بەڕاستی جێگای خۆشحاڵیە کە مامۆستا ئاکۆم ناسی و چەندین مامۆستا وەک مامۆستا ئاکۆم ناسی بەڕێگای کارکردن لە بواری ڕۆژنامەنووسی دەچووکە بواری ڕۆژنامەنووس بخۆتە زانی بوارکی فراوانە چەندین برادەر و دۆستایەتی خۆشت بۆ دروستە کەوتنی یادگاری خۆش و ناخۆش عینەن بۆ دەمینێتەوە. كلثوم خان توكا ولاتيا كمسلمان ولتا مسلمانة بو من بحث بيك فيجيان لأن حياة ديانا بك بتايبتي بيونديان تالي قال كريستيانا ئەگەر ئێمە بێزن بین و باس لە دیانە بکەین جەماعی دیانە بڵێن ناحیە دیانە ئەو ناوچەیە زیاتر بڵێن هەر لە کۆنەوە لە دیرۆکەوە مەسیحەت تێیدا نیشتەجێ بووە ئەوان بنیاتیان ناوە و ئاوادانیان کردوێتەوە دواتر ئێمەی مسلمان هاتوینەوە شوێنەمان ئاوادان کردووە یعنی دوێ دەمێ مسلمان نەبوون تەنها 4 عایلە 5 عایلە لێرە هەبوو دوات یعنی دوای ئەوانەکەوە ناوچەکان تەرحیل کران شوێنەکان تەرحیل کران دوای ئەو کە شوێنەکان تەرحیل کران و مسلمان لەو ناوچەیە زیاتر بوون و ئێستاش کە ئەوان هەر وەبزانم ناوی ئەوەش هەر لەوە هاتووە دیانە کە لە مەسیحیەتەوە هاتووە چونکە ئەوان لە کۆنەوە ئێریان ئاوادان ناوەکی کریستانیە بەڵێ بە پێی دیرۆکەوە هەر لە هەمان کاتیشدا مسلمانانی ئێرە و مەسیحیەتەکانی ئێرە و بەیەکەوە بەشدارن لە چاڵاکی کۆمەڵاتەکانی ئێبوون لە مەراسیمەکانی جەژنی مسلمانان و جەژنی مەسیحیەت و بەیەکەوە هاوکارن و بەشدارن بۆ من بەحسەوەیە بکێ وەیەکێ بکە کۆتە برادرین مسلمان هەنە نزیک بوونێک ناوبارەواندا هەیە بە تایبەتی جێهێ کارێوات
بله یکم جار من خۆم باسی ناوی خۆم دەکەم بله سیما یعنی ناوێکی کووردە سیما بله بله. یعنی لە جواتن. مەسیحیەکان زۆر ناوی سیما یعنی زۆر ناوی کێمە. سیما نییە بله. کێمە چۆن بۆ جیرانمان هەبوو لە کۆندا کە یعنی ژنێک بوو بە دایکم گوتی مسلمان بۆ مسلمان بوو بە دایکم گوتی بۆ ناوی یعنی کچەکەت دانانەی سیما ئەویش دایکم قبولی کرد و ئێمە هیچ کێشەمان نییە ئەوە مسلمانەوە مەسیحیە هەر کێشێک بێت یعنی بۆ هەر کەسێک بێ ئافرەت بێ هەرچی بێ ئێمە پاڵپشتی دەکەین و لەگەڵی ڕادەوەستین یعنی ناڵێن ئەوە بە چ ئاینە یان چ قەومیەتە ئەمە هەمومان یعنی لەگەڵی دەبن بە هەر کاتێک هەروەک هاوکارم سیما ئاماژەی پێدا من ئەتوانم بڵێم هەردووکمان وەکو دوو هاوکار کەوا لەسەر کۆمەڵێک پرس ئیشەکەین و تا ڕادێکی زۆر باش پابندین بەو بنەما ڕێکەوتنامەی جیهانی مافەکانی مرۆڤ لە بەندی یەکەم و دووەم ئەڵێ هیچ جیاوازێکی ڕێگەزی و ئاین و نەتەوەی و نەژادی نییە دەبینی هیچ کەسێک ئاگە بتەوێت کار بکەین ئێمەش هەردووکمان بێکەوە و لەسەر زۆربەی کێشەکان هاودەنگین و هاوڕین و دیانەت ئاین هیچ کاتێک بربەست نەبوو نە لە بەردەمی منە نە لەبەر دەمی سیما بۆ بتوانین کێشەکان چارەسەر بکەین یا خۆی هاوکاری یەکتر بین. قەزا سۆرانێ ژبیلی کریسیان و مسلمانان هەژمارەکە کوردن ئیزدی و عەرەب ژی لەوێ دەرێ دژین کو بەشێک جوان پشتی ئێریشا داعشێ کۆچبەر بوونە. قەزا سۆران ژبیلی کو bi سروشتاخوا جوانە بە مەسەلە پێکڤەژیان ژی دەنگ فەدایە و جوانیەکی تێدا هەیە تو وەکە ڕۆژنامەڤان و چالاکڤانێ مەدەنی بەڕێز ئیسماعیل تتکۆرە بۆ من بەحسە دیروکە مێژووی پێکڤەژیان لە قەزا سۆران بکەی لە سنووری دەڤەری سۆران بە تایبەتر لە ناو سنتەری قەزای سۆران و ناحیەی دیانە دەبینین پێکەوە ژیانێکی زۆر خۆڕسکانەی سەیرە ینی بەریەککەوتنێکی زۆر جوانی تەندروستە بۆ بەرەو پێشچوون بۆ پێکەوە ژیان بۆ جوانکردنی ژیان بۆ ئەوەی کە ئینسان ببێتە سنتەری پێکەوە ژیان سنتەری ژیان سنتەری ڕێزلێگرتن سنتەری هەموو ئەو تێڕوانینانەی کە هەیە واتە مرۆڤایەتی لە سنووری دیانە بۆتە سنتەری هەموو جۆرە پێکەوە ژیانێک یەک دنیا کللتوری زۆر جیاواز لە ناو قەزای سۆران هەن ئەو کەسانەی کە ئاوارە بوون لە ئێران ماوەی زیاتر ئێمە بەستە تاش هەرجیهەکی بەڵێ ینی خەڵک ئاوارە بووە لە ئێران ماوەی 20 ساڵە لە ئێران لە ناو کەلتوری جیاواز ژیانە کەلتوری بەلوچ ئەرمەنی ئازەری تورک عەرەب زەردەشتی هەموو کەلتورانیان هێنای تۆ ئێرە لە باکوور بە هەمان شێوە هاتوونە لە ڕۆژئاوا و لە شێواز عەرەبژی هاتنەوێ کەلتوری جیاوازتری هەبووە کەواتە بوویتە سنتەرێکی زۆر جوانی پێکەوە ژیان نمونەش ئەگەر مەسەلە ئەس بێن بتایبەتی سەر کریسیان و مسلمانان کە تۆ سیرکە ئەو پێکەوە ژیانی نێوان کریسیان و ئیسلامەکان کە لە سنووری دیانە و سۆران و هاودیان هەیە ئەمە بۆتە بنەمایەکی زۆر پتە و بۆی کە باقی کللتورەکان دیکەش کە هاتوونەتە سۆران لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بن ئینسان دەبێت تۆزێک ڕازگۆش بێ ئەم پێکهاتەیە پێکاتەی کریسیان کە هیچ کێشیان نییە لە ڕووی کۆمەڵایەتی و لەگەڵ ئیسلام و باقی پێکاتەکانی ترش بەڵام لە ناوخۆ کێشەی دیکان هەیە مەسەلاً لە ڕووی کللتوریەوە پێویستە حکوومەتی هەرێم ئاورێکی جدیان لێ بداتەوە سنتەریان نیە تیپی مۆسیقیان کریسیانان بەڵێ مەسن کۆمەڵک گەنجی زۆر بەتوانیان هەیە لە ڕووی ڕۆشنبیریەوە ڕسمەوە لە ڕووی مۆسیقاوە لە ڕووی وەرزشیەوە لە ڕووی تاریخیەوە کۆمەڵێک کێشەی زۆر جدیان هەیە پێویستە حکوومەت ئاورێکی جدیان لێ بداتەوە بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری ئاورێک لەم بابەتە بداتەوە و بەڕاستی هەندێک پۆستیش هەیە لە سنووری قەزای سۆران پێویستە بیان درێتێک کە تا ئێستا هیچ بەڕێوەبەرێکیان نییە. ئەف دەر چەمێک هەولوکانە کۆ دیکەڤە نەڤەرە قەزا ڕواندەز و قەزا سۆران لەوێ قەزای مەبەحسە چیرۆکە پێکڤەژیانێ جوارا کرد حتە خەلەکێکەن و بە چیرۆکەکەن و میلگەلوا بن هەر شاد بن.